جێبی ڕووسیە و تەمەنی 56 ساڵە. مۆدێلی ئەم جێبانە 66 و دوای ساڵی 1970 بۆ ڕایکردنی کاروباری سەربازی بەعز هێناونێتە عێراق. بەڵام دواتر بەسەر هاوڵاتیاندا دابەش کراون و تا ئێستاش هەر بەکاردەهێنرێن. والله ئەم زاوە لە 66 دروست بووە حتا 2017. ئەمە کۆنەکانە 60ەکان ئەمانەیە بۆ 72 ئەمەیە دوای 78 جێبواز و ئیسە جێبوازەکە هەتا 2017ەیە. جێبی ڕووسی لە ساڵانی هەفتاکانەوە تا نزیکی ساڵی 2012 بۆ گواستنەوەی نەفەر بەکاردەهێنران. دواتر تاکسی و مینیپاس جێی پێلاقکردن و بە تەواوەتی ژمارەیان کەم بووەوە. خۆم شخصی خۆم لە 2005 و 2006 خۆم جێبم پێەیە هەتاکو 2010 2008 و 2009 جێبم پێ بوو نەفەراتمانەکرد لە ناو کەلارە خەتمان بوو. بەڵامیتر دوایەوە ئەم کەیانە هات نەفەر وازی لە جێبەکە هێنا. ئێستا زیاتر لەم ڕۆژە گەنج بەکاری هێنیە بۆ خۆی بۆ سەر ئیشی خۆی حەزی لێتی. منیش بۆ سەر زەرعاتی خۆمان بەکاری دەهێنین و تۆ. جێبە ڕووسیەکان هەرچەندە ژمارەیان کەم بوویەوە. بەڵام ئێستا لە بری بەکارهێنان بۆ سەرچاوی بژێوی تعمیر دەکرێن و بۆ جوانی بەکاردەهێنرێن. وەڵا ئەم جێبانە ئەمە پێشتر این حکومەتی بەعز بووە لای حکومەتی عێراقی بووە. دوای ماوەیە حکومەت مەزایدەی کردووە بە سەریانە و دایان بڵاو بۆتەوە بەناو هاوڵاتیانی دێژن عێراقە کوردستانیشە. ئیتر ئێستا ئەم جێبانە زۆربەی پێشتر خەڵک ئیشی پێوا کرد لە جای ئیسا ئەم تەکسیانە بەخۆ ئامانە بوو خەڵک هاچووی پێ کرد. ئیسا باوی نەماوە باوەکەیشی چی ئێستا خەڵک تەعمیرەکە بۆ جوانیە. ئەرە وەڵایتر بڕێ گەنج ناوە خاسیەکەن بەس بۆ جوانیە جوانی شارەکە. جوانکاری مەکینەکەیەتی مەکینەکەی ئەگۆڕین مەکینە و گێڕەکرێ بە ئۆنجی یابانی تایەکانی ئەگۆڕێت پێشەوەی ئەکرێ بە دسک خۆی بانزە ئیتر وایەرمەنی وتر شاش و شتی بۆ دانێت و جوانکاری تەبریت و ئەو شتانەی تیاکرێت و. جێبە ڕووسیەکان بە شێوەیەک دەستکاری دەکرێن ڕەنگە دواتر بە ئاسانی نەناسرێنەوە. لە خانەقینە بەردەوام بین لە جەرەولا هەروە بۆتانێ لە کەلارش هەروە بۆ لە کەلار بوون منە لە بازاڕە بۆ لیواگە بێ لە بازاڕە بۆ ڕزگاری بێ بۆ سوود ئەیتر شوێنەکان ئاواگە بێ جەرەولا هەم مەمشێەوە بۆ معسکەر بێ بۆ شوهەدا بێ ئەمە تەقانێژ پێ شەهیدان بداژ پێ شوهەدامە جەرەولا خانەقیش هەروە بۆ تۆڕە ئەمە گشتی حەجیە بیە با بزانین. تا پێش ڕووخانی بەعز بەشێک لە ناوچەکانی هەرێم پڕ بوون لە جێبی ڕووسی. بەڵام دوای ساڵی 2023 و باشبوونی ژیان و گوزەرانی خەڵک جێب لە هەرێمی کوردستان ڕووی لە کەمبوونەوە کرد و بران بۆ ناوچەکانی تری عێراق. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.